ئێمە لێرەوە داوا لەسەر جەمچین تۆشەکان دەکەین کە بەشدار بن لەم ناڕەزایەتی بەرفراوانە. گروپی فشار لە سلێمانی چاوەڕوانی کەمبوونەوەی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا بوون تا جارێکی دیکە بێنەوە سەر شەقام. ئەم چالاکیە لە بەرامبەر خەمساردی دەسەڵات لە بەرامبەر دواکەوتنی موچەی مامۆستایان و فەرمانبەران دەیەوێت جارێکی دیکە دەست بە خۆپشاندان بکاتەوە. بەڵام ئەم جارە تەنها داوا لە مامۆستایان ناکەن بەشداری خۆپشاندانەکان بکەن، بەڵکو فەرمانبەر و کاسبکار و توێژەکانی دیکەش بانگێش دەکەن کە بۆ داواکردنی مافی ڕەوای خۆیان بێنە دەنگ. ئێمە لێرەوە داوا لەسەر جەمچین تۆشەکان دەکەین کە بەشدار بن لەم ناڕەزایەتی بەرفراوانە جەماوەریەدا لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوا سبەینێ کاتژمێردا لێرە ئێمە خۆپشاندانێکی سەرتاسەری ئەنجام دەین و داواتان لێ دەکەین هەموو چینی تۆشەکان فەرمانبەران خانەنشینان مامۆستایان پێشمەرگە ئاسایش پۆلیس هەمویان بەشداری بکەن چونکە مافی هەمویان خوراوە داواتان لێکەین بەشداری بکەن. و خاڵێکی تر کە ئێمە ئەمانەوە ڕای بگەێنین ئەوەیە کە داواکارین ڕەچاوی ڕێنمایەتە دروستەکان بکەن بۆ ئەوەی کاتە قەرباڵغی دروستە بێت ئەو گلێمانێتە سەر کە بۆچی ڕەچاوی ڕێنمایەتە دروستەکان ناکەن لەوەی ئێستا گلەیمان بێت بڵێ بۆ خۆتان نەتان کردو لێرە قەرباڵغێکی وانێت تاوەکو ئێمە بتوانین ئەوە پەیڕۆکەین. و خاڵێکی ترش کە ئێمە ئەمانەوێت ئاماژەی پێبین بەڕێزان ئەم بارودۆخەی کە هاتووە پێشەوە دەستی گرتبوون بۆیە نەمانتوانی پێشتر خۆپشاندانی بەرفراوان ئەنجام دێن. ڕەچاوی هاتنی نەخۆشی کۆرۆنامان کرد ڕەچاوی ئەم بارودۆخەمان کرد بۆیە خۆپشاندانمان ئەنجام نەدا و ئێستش سبەینێ پەیامەکەمان دەگەێنین بە دەسەڵات ئەگەر بێت و دەسەڵات خەمسار بێت لە دابینکردنی مافەکانی هاوڵاتیان بێگومان ئەو کاتە ناڕادەکان لە تەقینەوە نزیکە بێتەوە خۆتان نەزانن ئێستا ساڵی 2020 مانگی 5 ئەوە نزیکە بینە لە مانگی 5 تا ئێستا موچەی مانگی یەک وەرنەگیراوە. گەرچی حکوومەتی هەرێم بەڵێنی داوە هەموو مانگێک موچەی فەرمانبەران لە وادەی خۆیدا بدات، بەڵام زۆرینەی مانگەکان دابەشکردنی موچە گرفتی بۆ دروست دەبێت و موچەخۆران دەکەونەوە دڵڕاوکێ هەروەک جموجۆڵی بازار و کار و کاسبیش بەو هۆیەوە ڕادەوەستێت. لە ئێستاشدا ناڕەزایی هاوڵاتیان لە باشووری کوردستان لە تەقینەوەدایە. فەرمانبەران 5 مانگیان لە ساڵ 2020 بەڕێ کردووە، هێشتا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە، بۆیە چاوەڕوان دەکرێت گیرفانی خاڵی و دڵی گەرمیان دووبارە بیان هێنێتەوە سەر شەقام. ناسۆنگی هەستکردن بە پرسیارەتیمان وەک ئەنجومەنی فشار کە بەڵێنماندا بوو لەسەر داوەڕەوەکانتان بەردەوام بین بۆ ئەوەی جارێکی تر هیوا بگەڕێنەوە بڕۆنی و کامیاوی ژیانی بێهیوایی بۆ ئەو مەبەستەش یادداشتنامەیەکمان ئاڕاستی دەسەڵات کرد لە پێناو خۆشگوزەرانی هەماندا بەڵامانگەیان ئەگەر تا 21 چوار بە ئەرێنی وەڵاممان نەدرێتەوانی ئەوە هەڵوێستی تونمان دەبێت. بۆیە بڕیارماندا سبەینە چوارشەممە 22 چوار دووبارە پەیامەکەمان لە ڕێگەی ناڕەزایەتەکانی جەماوەری بەرفراوانەوە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بگەینەوە بە دەسەڵات و داواکارین لە سەرجەم تیژی هەموو چین و توێژەکان بەژار بووسەنەوەی مافەکانیان لە ئەگەری خەساردنی خەمساردی لانی پەیوەندیدار و ئەو ناڕەزایەتەی لە تەقینەوەی جەماوەری سەرتاسەری نزیک دەبێتەوانێ. گروپی فشار چالاکیەکی مەدەنیە لە مامۆستایان و فەرمانبەران پێکاتووە، وەکو خۆیان دەڵێن داکۆکین لە مافی موچەخۆران دەکەن. ئێستاش بڕیاریان داوە جارێکی دیکە هاوشێوەی ساڵانی ڕابردوو دەست بە گرتبوونەوە و خۆپشاندانی ناڕەزایی بکەنەوە و لە ڕێگەی پەیامی ناڕەزاییەوە دەسەڵات لە خراپی گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران ئاگادار بکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.